بەڕێزان، من ناوم باخان شەدەڵەیە، کچی شەعبدولکەریمی شەدەڵە، خوشکی دابان شەدەڵە، جێگری بەرپرسی فەرمانگەیی پەیوەندیەکانی دەرەوەی هەرێم. من یەکێکم لە هەزارەها کەسی کوردستان کە بە دەست مەسوول و کوڕی مەسوولەوە بە دەسیسە شاربەدەرە کرێت و مڵک و ماڵی داگیرەکرێ. وەلام بەنامجە ئەمێ ڕوونی بکەمەوە چۆن دابان شەدەڵی برام قوتی سیاسی خۆی بەکارهێنێنە ناو مەحکەمەیە بۆ دروستکردنی کێسی تەزویر و بەکارهێنانی مەحکەمە بۆ داگیرکردنی مڵک. و دوای پۆستەکانی ڕابردوومەوە چەند کەسە پەیوەندی پێوە کردوم و گلەی لە من کردوتە چۆن منک و خوشکی دابان دێمەسە سۆشڵ میدیا باسی ئەم کێسە ئەەکەم. و لەم دەنگەیە بۆتان ئیسپات ئەبێ کە کەس نەماوە تەکلیف لە دابان نەکات و پەیوەندی پێوە نەکات و پێڵ لە ئەرە کاک دابان تۆ بۆ وا لە خوشکەکەت و لە هاوسەرەکەی ئەەکەیت. والله تحملی بکەن بەڕاستی ئەو شێخەڵە نەبێکە لەگەڵ یان ڕۆژ و ڕەس و شتیانگر بوو من دزني وشي شغال لكل يوم ممكن تبقى شغال دي برد اما مو رافيق ما يرجم ناسنا بتم توجو لا قصي من اجلي هاي ميلانا قلت يلا جو نصي البرادم يانس طب يلا سي يا شباب نكون يا مصر وتمت في طبعا ميلان زاد بيسنا قاعد التليفون بونكا سريع بيشين سريع بيشين ساعات تليفون قاعد يقوم خلقيا شنو رؤيا بوينتو دي ما شيء قصي بيها تمكن ابو تاعو نهايته مش لاقي ياخذ حقي حقي بس دعمنا والشيء حقي عمره ما مين سيقورا حقي بس ولا شيء كان موضوع قد بعد زي طورك بعد حلال وإنساني نية قد خير ينابي راجي والله كمان بالشيخان بدي أقول الشيخان كيس تلفون مكان موضوع عشان قاعد الزواج يبين تقريبا فرموا حسابات أول رجع كحسابات يبغى يقرب على الزمن يورجد كاك والله واحد من جداري بردي ليك هم داري بالمكان بخانة ما توقفت و ئەو بەڕێزانەی کە گومانێن لە قسەکانی من هەیە ئەتوانن پەیوەندی بە دابانی برامەوە بکەن و لێ پرسن بۆ بەڕۆڕی خوشکەکەت نابیتەوە. و بە شایدی میلەت ئەمەوێت چەند پرسیاری ئاراستەی دابان شەدەڵی برام بکەم لەسەر ئەو قسانی کە کردوتی. پرسیاری یەکەم کاک دابان، هەرچی کەسێ لە خزم و کەسوکار بێ لە بێگانە بێ کە پەیوەندی بە تۆ ئەکا ئەم کێشەیە چییە؟ تۆ یەک جابت دایم هەیە ئەڵێ کە مەواد دیارنێ و هاوسەرەکەی من ڕای کردووە. بەڵام لەم دەنگە تا خۆت ئەڵێ کە دوای ئەوەی ئەو پیا عەرەبەکەتان خستۆتە سجنەوە هەموو ماوادەکان تا وەرگرتۆتەوە. دەپرسیارێ من ئەوەیە ئەو ماوادانە چیان لێ هات؟ خليجي مزاني لقوا كاك المشكلة بين ما ولا بعرف خليجي محكمة ومحكمة كاري والله يا شيخ كان كاك دابان بخواي ما زور في وجهي لاقي في وجه الرين بقرعان ميلن كذا والله جانا نعلم كيف وكبد نعلم كيف صار بغاش بازاري باش ما هي دعوة يشتكى اي والله جوال زور باشا براسي يعني جناحه ومرجبه خراي بروا كان كذا بقى تسليمي انا اكلين لما قال كاو كابلا تشيك ما بي ويقولون لك زيرا سكن بالله او كابلا على بقى تدو انا بقى تسلوي سجن كذا بزور لي ما صار شكان ما شكان هو اللي صنعوا وپرسیاری دووەم، تۆ لەم دەنگای ئەڵێیت بازاری بەغامان زۆر باشە، بەس کە خەڵک پەیوەندیت پێوە ئەکا بۆ ئەم کێشەیە تۆ ئەڵێیت من هیچ دەخلی بە منەوە نییە، هیچ حەقی بە منەوە نییە. ئێ باشە ئەگەر وایە چۆن ئەزانی بازاری بەغا باشە؟ جاري شكش وا وردو دەبە باڵبنی دەستمان پێ کردوتەوە بەڵام داسا هیچ شتێکێتۆمان داوان نەکردو هەروانەیە ئەو شتانەیەکە لە مەغزانە وردۆ بیان فۆش بیان نیمە پارە بۆتوان ئۆردەنی کە بکەین. پرسیاری سێهەمم، لەم دەنگەیە کاک سورکێ و بەڕوونی پێت ئەڵێ کە هاوسەرەکی من ئامادەیە لە هەموو شوێنێ بەڕڕوود بێتەوە، بەڵام تۆ ئەڵێ من بە هیچ شێوێ بەڕڕووی نابمەوە غێری ناو سلێمانی نەبێ. بۆ دابان چونکی بەس لە ناو سلێمانی ئەتوانی قوتی سیاسی خۆت بەکاربێنێت و دەم کوتمان بکەیت؟ ئەگەر ئەتەوێ ڕاستیت بۆ دەرەکەوێ هیچ فەرقەکە لە چ شوێنێک بەڕڕووی هاوسەرەکەمە بیتەوە؟ من لەم ئەخیرانە قسەیەکم لەگەڵ میرانە کرد کاکتار ئاگدارە مەجموعەی قسەم لەگەڵا کرد بۆ هەواڵ پرسین وتم بزانم چییە مەوزوعە گەیشتۆتە کوێ و کاکە ئێوە بۆ هاکەن وەرنە سەرخەت بیکەن بە خاتری خوا بام کێشەیەوە نەیتر گەورەتر نەبێ و چی هەیە لە بینی خۆتانە بەڕاشکاوی تر خۆشتەکە هەرە بێ حەل کرێت حەل
حلكه حلكنيه حلكنيه وتبقى بلاي كابكي كاكا يا بلاي خرابه يا بلاي حلا بلاي شار سرا بلاي صوحه كاكا شيء بيكن ورنا سرخت شيء وتي كاكا جيان من هر استشو وزار سالي تري جام قصيكم من آمادم همو كاتيك من اسم الله دابان بو إسبانيا باكا كتاريش بيتا يلي دانيش زور أصلا آمدني بي غيره بيتو لكردستان ايه خوهيز بلام او ما بس ملوبو كمان مخسانم لقلاك ما بس ملوبو او آماديه هاتنوي در أبر خير علي عموي هنا وانا عموي قصية باوك عموي قصية وانا ديانا محكمة وپرسیاری چوارم تۆ لەم دەنگەیە ئەڵێیت میران ناتوانێت بێتەوە بۆ کوردستان باشە دابان بۆ ناتوانین بینەوە بۆ کوردستان ئێمە ئەوە تا بەعالەمی ئاشکرا ئەمانێ بەڕۆژوود بینەوە لە دەرەوەی وڵاتی کوردستانەوە بەس تۆ بە هیچ شێوێ ئامادەنی و ئەتەوێ لە ناو مەحکەمەیە بە غایبی ئێمە قەرار دەرکەیت و داگیری مڵکمان بکەیت پرسیاری پێنجەم وەک مەحکەمەمان لێ ئەگریت بۆ کە ئەمانەوێ کاربەندەکان بنێرین بۆ شایدی بەراەتی هاوسەرەکەم تۆ خۆت ئەو تا لەو دەنگەیە ئەڵێت هەرچی کەسێ بچێ بۆ مەحکەمە $9 ملیۆن لێسەین ئایا ڕاستی بەو شێوەیە دەرەکەوێ؟ ڕاشە میران خۆی لەوەیە بۆ خەڵکی کە توژەکە کاکە ئەو چوە دیار و چرای ناتوو بۆ سجن نێ بۆ شوێنە بڵم بۆ مەحکەمە چ شایەتی بەر وڵای ڕۆژیان کاکدارمنی کاکە دوانێت بۆ خزمەتیان لەگەڵ منە هەیە من پوریان وەکو دایکم وایە وڵای کاکە منەوە 500 دلار من هەست ملیۆنێک مەسەر لای میرانە ئەو 500 لای کوڕێ ئەمما دێ باش نامادێ بە شەقی پولێنمەوە هذا والله خوش قاعد فارق درينا ما قاعدين أموزع دو بالديمقراطية والله كاك دابان أو الرباز عليش يا الرباز عليش لا قام ليني هي زور سيرة تلفوني يربي أو جاكين وسجن معلومات زين جاكين وسجن يعني والله هي زور أنا فهمنا بيوصل وسجن جالي يشتر أنا دروفه واللي حقر قرصة كريم مشغول مكة والله جايز مما براسي لاني شاكا ماني شو نبي حلبي ويتر ونكش تكا قولتر نبي والله كان باوشي ستسجن معلومات أنا باو كاتب أخوان بين مشكلة حلقة وعند دوايا وجه حلاري بمعلوماتك يستاد بيصلح كاباشرة لو هيك سبين رقمي كذا سرعة صعبة دو بزول لباوشي بصان هيك سبين الشيء كان لبيت يابتي هو ما حزن قصركم بامزان سبين كان لبيت أخوان تحمل المسؤولية كان واي زور راست لا والله أنا نيش نوع أنا الوالد ما مكان شكوان باش خاطر يمشي راسان توا ينابه كل خوشي نوزان مش عيني كل شيء بيننا خوي جاي نك تلفون قبل من زين نكردو عيني كل شيء بلاغك بس فين باوجي شيء زرري كوراكات حكيت اخوانا والله تاخذ فيهم مصورة كل شيء مالي اشتكى قال لها عمي توا والله بشويك اللي كذا عمي تروك زرري كوراكنا والله هتكسب شيء محكمة وبشيخ شهادين ربع ما يشوف كاتي على إسبانيا كمان ولا كاتي ديوت بانا كمان لا يتوني بله دي والله يتركاك هو بان صور لكن بشكم بلاغ بكبيو والله بلاغ كاكبي كاكبي كمان نبدأ بلاغ كاكبي زرري شيء كمان أنا والله تيار أنا والله أنا وضعوا محكمة لعينا بيتوا سادي جاسمين يتبقى قرعة جاسم لك برتاح البورصة بزير دوش نقوشي نفسي هو لا يجوز مساقو ايش مساقو دانشو جاسم ووقع جاسم مش كان كلام بقصاك كاك دائما خمر بيخوات جاسم شلون بيخوات باقي دانشو الاستثناء دانا ما الاستثناء ولا الاستثناء والله شو الاستثناء ولا غير بازا توازن محكمة دو اوراقي تصوير يعني ودوش يعني توازن بوطعه به أنا ذاك سكر كم لبيه وكل ما وسمع لبيه وصابوا مع شيء كل سنة كاو أم هاي بتشاونية ونحن بوايد أنا كست والله براستي قلنا حبوا وقرانا وين بس لا بزيتر ناوي مصابون كأنه كم مصابون جوان ليه بس لا كابرا خو وني من بزانم دينارك نزود الجيرفاني أوانه ويانا أقولكم لهاني بارك من قصاكم كألين تزيد زانمش لا والله كذا أنا فكرت زيش إنه إيش كان زيادة دينارك نزود الجيرفاني أوانه وين طلعن بيعقل من كاكا بما كمان من بكاكتير بتمو رباس تمكاكتير
ڕێباز متمانە سەرەتایی شەکە بەردەوام بێت کاتێک ڕێباز حەزەکە بمێنێت بەو گوناحە بۆ پارۆ بۆ شتێکە تعین بۆ دەستکاری مەکەی خۆڵانی کردیوە ڕێباز کاکە ماڵی شیعر بکەنی پێیان باشە تۆ بمێنیتەوە منش قسەوان ناکەم تۆ ڕۆیشی خۆت کە بەردەوام بە ئێمە بۆ لێ ڕێبازە چونکاکە نەخێنەریش ناکە بۆ ناکەوەڵا من ناکە بۆ ئیشکەنێ نەخێنیمە من ئامەریشم پێ ناکە خۆی ئەگەر ئەمە دەستیسە هەڵبەستن نەبێ بۆ ناهڵی شاید بچێ بۆ مەحکەمە بۆ ناڵی بگەڕێنەوە بۆ کوردستان بۆ بەڕۆ ڕوومان نابێتەوە بۆچی وە پێویستی چییە بە مەحکەمە پرسیاری شەشەم ئەم پرسیارە ئەمێ ئاراستەی کاک قوبات و سەرۆک بافڵ و کاک سەفندزەی بکەم ئایا من 6 ساڵە لەسەر سۆشل میدیا ئەمێ بەڕۆڕووی دابانی برامەوە ئێوە هەر هەمووتان ئاگادارنەوە بۆ زانینیشتان لەناو ئایلەکەی خۆمانە لەناو بنەماڵەکەی شەدەڵەیە هیچ کەسێ پشگیری دابان ناکات و چەنەها جار دابان مەشاکیلی هەبوو لەناو بنەماڵەکەی خۆیە وارچی کەسێ بەڕوو بێتەوە ئەڵێ ئەوان حەسوودیم پێ بن و ئاەنە سومعان بشکێنن ئایا من چ قازانجێگەکەم وەکو خوشکێک سومعی براکی خۆم بشکێنم ئەگەر ئەو غەڵەتێکی بەرامبەر ژیانی من نەکردبێ و مەجالم نەداتە دەستم ببەستێتەوە بتوانم دیفاع لە ژیانی خۆم بکەم ئایا کاک قوبات سەرۆک بافڵ کاک سەفندزەیی ئێوە ئاگادارن لەمە و قوبوڵتانە ئەگەر قوبوڵتان نییە بۆ پەیوەندی بە دابانی برامەوە ناکەن بۆ پێی ناڵێن بە ڕوڕووی خوشکەکەی خۆی بێتەوە و ئەم کێشەیە داخە بەس ئەگەر قوبوڵتانە دیارە ئێوە جەنابتان حەز ئەکەن ئەو قوتێک کە دابان زڵدی خەڵکی بێدەسەڵات بەکارێنە لە ناو کوردستانە و ئێوە ئەو مەکانەتاندا تۆ پشگیریشی ئەەکەن یان چاوپۆشی لێ ئەەکەن باخان مێردەکەی تۆ دزی کردووە پارەی لە کاکتار دزیوە ئەو هەمووتان داوە بە دادگا ئەوەی کە بەکاریشیان نەیدەم بە دادگا و عاقڵێکم بۆ باو باپیری وا تێ نەگەم نەترسم هەموو شتێک وەختی خۆیە تەحملم هەیە ئەسان ئەوانەی کە ئێوە یەکەن بە خەیاڵمان نایەت بە خەیاڵی کێری تۆنیشان نایە کە سەگەکەمانە بۆیە چی ئەەکەن بیکەن تۆ باوکە باوکیگەن باوکی میران ئەوانەی کە لەگەڵتانە هاو شێوەی ئێوە نائینسانن بیکەن بەڵام تەحملی هەموو هەنگاوەکان ێبە بکەن و تۆش عاقڵەکەم تۆشم ماوە بە دادگا هەمووتان ئەمر قەبستان هێلا لەوێ ئەنجا لە وردە هەنگاوەکانی داهاتووشم دەست پێەکەم دشتان دژی ئەوانەی کە لەگەڵ ئێوەش ئەوی شاکەن بۆیە چیتان پێکری بیکەن بەڵام واش بزانن کە هەموو هەنگاوێک جوابی خۆی هەیە لەم ئوسلوبی بێتەربێتی هەر بەردەوام بن و وازان پێشی عاجبم ڕۆڵتۆ کەری من ڕەفیقی ئینسانی گەورەم من لە وڵاتێک ئاژیم لەگەڵ تەبەقەی دەسەڵات ئاوازان نییەوە کە باشی میران تۆ لای فەلاح مستەفایەکی لە دابان دەرکایتە بە قسەیەکا و تۆ ئاوایەوە نییە بەرە باشی مێنان لە گوێ گایە خەوتووە لەگەڵ میرانە بە معلوماتێ هەمووتان عاقڵەکەم لە ڕێی دادگاوە بەس پەرم لێ مەکەن ئەم ماوە تۆزی شوکارم ێ چکۆزانانی خۆتان دەزان کە من ئیشم هەیە وەکو ئێوە هیچ نیم بەڵام بزان چۆن لە ڕێی دادگاوە هەمووتان عاقڵەکەم بەڕێز سەرۆک بافڵ جنابەت فەرمووتە چەنەها جار کە لە مەودووە بە هیچ شێوەیە قوبوڵت نییە هیچ دەسەڵاتدارە دەسەڵات بەکاربێنێ بەرامبەر ئینسانی مەدەنی ئەو تا دابان خۆی بە دەنگی خۆی ئەڵێ لە بەڕێگای دادگا عاقڵتانەکەم و چارتانەکەم چێ عاقڵەکە خوشکی خۆی بۆ من چیم کردووە هەڵبەت داوای حەقی خۆم ئەەکەم و لە هەمان شەوێشە ئەڵێ کە من ڕەفیقی پیاوی گەورەم ڕەفیقە پیاوە گەورەکانی کێن جنابتی سەرۆک بافڵ جنابتی کاک قوبات ئێوە چاوپۆشی لێ ئەەکەن کە دابان بتوانێت دەسەڵاتی خۆی بەو شێوەیە بەرامبەر خوشکی خۆی بەکاربێنێ و دابان هەرچێکی بەدەست هێنابێت تا ئێستا بەم شێوەیە بەدەستی هێناوە کە خۆتان لە دەنگەکە جۆتان لەیە وەکە من تەلەفۆنی بۆ ئەوکەم بە ڕۆڕووی ئەبمەوە بۆ ئەم کێشە حەلکردنە لە جاتەوەی جۆم لە بگرێت و دیپلۆماسی بێ چونکی ئەوە پلەکەیەتی هەڕەشەم لێکە سوکایەتیم پێەکە گاڵتەم پێەکە و ئاخرینیش ئەمر قەبزم بۆ دەرەکات چونکی داوای حەقی خۆمەکە بۆ ئەو کەسانی کە پرسیاران هەیە ئەم کێشەیە چییە کە دابانی برام لە ئیسپانیا بوو نۆنەری حکومەتی هەرێم بوو لەگەڵ چەنەها شەریکاتی ئەوروپیا ڕێەکەوت و وەکالەتی وەرەگرت و بەڕێگای کۆمپانیەکانی کوردستانەوە مەوادی ئەناردەوە بۆ کوردستان و بۆ یەکێ لەو ئیشانە لە دابانی برام داوا ئەکا لە هاوسەرەکەم ببێتە مدیری ئەو فەرعا و وەکو خۆتان لە دەنگەکەشا جوتان لەیەکە لەگەڵ کاکسوورکەوە قسە ئەکا دابان خۆی بەدەمی خۆی دانی پێیانەیە کە ئەڵێ ئیشەکەمان لە بەغا سەرکەوتوو بووە و لە دوای ئەوەی هاوسەرەکەم ئیشەکەی وەرگرت و 4 ساڵی ڕێک ئیشی تیا کرد و وە سەرکەوتوو بوو ئیشەکە دابانی برام هات بە دەسیسا دەری کرد محکەمەی لێگرت شاربەدەری کرد و دەستی بەسەر مڵکەکانیەوە گرت
وە کامانەوە جواب بینەوە تهدیدی کوشتنمانەکە نەبەسی خۆمان هی کە سوکارەکەشمانەوە تا خۆی لە دەنگەکەی ئەڵێ کە سوکارەکەش شتێکی لێدێ ئایا دابان تۆ سیاسەتەکەی تیجارەتەکەی یان دڕندەیی ئەەکەی وەک خۆتان گوێتان لێیە چەنەها زەردابان ناوی کاکتایر بەکارهێنێ بەڵام من خۆم شخصیان چەنەها جا قسەم لەگەڵ کاکتایرە کردو و کاکتایر دایم جوابی تەلەفۆنی منی داوەتەوە و توێتی من تێناگەم ئەم کێشەعایرەیە بۆ هاتۆتە کۆمپانیایەوە و با کاکدابان بێ بەشدار بێ لەم دانیشتنەوە بۆ با هەمومان بەڕوڕوو یەکتری بینەوە و ئەگەر کاکدابان بەشدار نابێ دیارە دەستی تایەتی و بۆ ئاگاداریتان لە بەرنامەی ئایندەیە بە دۆکومنت بێ بە ئیمێل بێ بە دەنگ بێ بۆتان ئەسەلمێنن دابان چیتری کردووە بەڕێزان من داوا لە ئێوە ئەکەم لە میلەت ئەەکەم بە هیچ شێوەیە لەمە دووە قوبوڵی مەکەن لە هیچ مەسوولێ و من مەبەستم هەموو مەسوولێک نییە چەنەها مەسوول هەیە خەباتیان کردووە بەس مەجموعەیەکە کە بەڕاست مێژووی کوردستانیان و کوردایەتیان ناشرین کردووە زۆر بەداخەوە من یەکێک لە هەزارم کە ئەمەم بەسەرا هاتووە من براکی خۆم لەگەڵ ما کردوێتی بەس ئەزانم چەنەها کورد لەناو ناتوانە بە هیچ شێوەیە لە دەرەوەی وڵاتەژی و ناتوانە بگەڕێتەوە بۆ کوردستان وەکو من کوردستانی لا مەحروم کراوە بە هیچ شێوەیە ئەوە قبول مەکەن یعنی خۆ بە زمانی بەعزە کورد لە کورد بترسێ ئەوە شتێکی زۆر ناخۆشە و زۆر ناڕاستە و زۆر ناشرینە هیوادارم لەمە دوا بە هیچ شێوێ ئەم نۆعە درەندەیە قبول نەکرێت